دەچینە لای زۆر بەڕێز کاگڕێباز بێرکۆتی لێپرساوی مەڵبەندی ڕێخستنی ئەولێر لاولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاگڕێباز سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. من لە سەرەتای بەرنامەکەش ئاوتم تۆ یەکێکی لەو کەسانەی لەو سیاسیانەی کە هەمیشە قسەی خێر دەکەی و جاری دیکەش پێکەوە بەرنامەمان کرا میشە بە هیوا بووی کە یەکێتی پارتی ڕێکەوەن، یەکێتی پارتی بۆ ڕێک ناکەون، بۆ گەشتوین بە ئەمڕۆ ساڵێک و 8 مانگە حکوومەت بۆ پێک نایە. بەڵێ ئەم کاتتان باش. دیارە لە هەرێمی کوردستان دوای هەڵبژاردنەکان گفتوگۆکان بەردەوام بوو، گەیشتینە مەرحەلەیە کە لەسەر کارنامەی سیاسی و هەروەها خزمەتگوزاریەکان و هەروەها ئەجێندای حکوومەتی داهاتوو تا ڕادەیەک ڕێککەوتنێک یەکدێگەیشتنێکی باش هەبوو. دوای کە چوینە سەرپۆستەکان ئێمە داوامان دەکرد کە شێوازی حکوومەتی کابینەی دەیەم جیاوازتر بێ. بۆ ئەم مەبەستە و پرسیارەکەی جەنابەت ئەوە بوو کە گرفت دروست بوو و ئێمە پێمان وابی پێویستە لە هەرێمی کوردستان ئێمە واقعی حاڵی ئەمڕۆی هەرێمی کوردستان بخوێنینەوە لە ڕووی جوگرافی، مێژووی، هێز، پێکەوەی و هەرگرتنی ئەم مەسئولیاتە مێژوویە کە لەسەر شانی هەردوو لامانە و یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لەگەر حیوار و گفتوگۆ بووە، هیچ کاتێک ئێمە دەرگای حیوارماندا نەخستووە و ئێستاش ئێمە متەفائلین بەو دەست پێشخەریانەی کە هەیە. ئومێد دەکەین کە لە ماوەیەکی نزیکدا کۆبوونەوەکان دەست پێ بکەنەوە. باشە کاگڕێباز، ینی لە پارتی بپرسین هەر دەڵێ خەمی ئەزمونونەکەمانە و خەمی قەوارەکەمانە و خەمی پێگەنانی حکومەتمانە، لە یەکێتی دەپرسین هەر دەڵێ خەمی ئەزمون و قەوارەکەمانە. ئەی کەواتە ئەم خەمانە بۆ ناکەن بەیەک و لە پێناوی خەڵک و وەکو دەڵێ کوردستاندا حکومەت پێک بێن و ئەو کێشانە وەلا بنێن. بە تاکید هەموو حزبە کوردستانیەکانمان لە خەمی هەرێمی کوردستان داین، بەڵام کە دێنە سەر شێوازی کارکردن و پرۆژەی جێبەجێکردنی جێندای حکوومەت و دابشکردنی پۆست و ئەوانە قسەی تر دێتە پێشەوە و بۆ هەردوو لاشمان ڕاستە ئێمە داوامان کرد کە پەلە بکرێ، وەڵامی خەڵک بدرێتەوە، خەڵک دەنجی داوە و برایانی پارتیش هەر داوای ئەوە دەکەن. هەموو وەکو قسەکە جەنابەت گوت هەمومان داوای ئەوەی دەکەین. ئێستاش ئێمە ئەم گرژانەی کە دروست بوو بە تایبەتی لەسەرەوەی کە لاوازبوونی متمانە و ئێمە هاوپەیمانیەکمان لەگەرنەوەی نوێ ئەنجامدا ڕەنگە هیچ مانعێکی قانونی نەبی لەسەرەوەی هەر هیچ ویلایەنێکی سیاسی کە هاوپەیمانی دەکات، چکە نەمانعەیەکی قانونی هەیە، نەمانعەیەکی شەرعیە، هەم وڵایەک بۆی هەیە کە هاوپەیمانی بکە پێش هەڵبژاردن و دوای هەڵبژاردن، دوای ڕاگەیانی ئەنجامەکان. ئێستا ئێمە ئامادەین بۆ گفتوگۆ و هەوڵی خێر هەیە. برایانی یەکگرتووی ئیسلامی و بزات جەنابی مامۆستا سەلاحەدین بەهادین هەوڵێکی باشی داوە و تەسەوڕ دەکەین لە چەند ڕۆژی داهاتوو کۆبوونەوەی هەموو هێز و لایەنە سیاسیەکانی کە لە ناو پەرلەمانی کوردستانە فراکسیۆنیان هەیە و کورسیان هەیە و ڕەنگە کۆبوونەوەیەکی سێقۆڵیش ببێ. بۆ ئێمە بە متەفائیلیەوە سەیری داهاتوو دەکەین و ئومێد دەکەین ئێمە هەموو لامان بەم بەرپرسیارەتێکە لە سەرشانمانە بە واجبی خۆمان هەستین. باشە، بۆ کۆبوونەوەیە هیچ ئامادەکاریە کراوە با بڵین لایەنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئامادەکاری دەربڕاوە کە بۆ نەلاسی باڵادا بۆ نمونە سەرۆکی یەکێتی بەفڵ تاڵەبانی بەشداری بکە؟ بەڵێ خۆی دەستپێشخەریەکەی مامۆستا سەلاحەدین زوو کرا، دوای بە دوایی دەستپێشکەری تریشە بوو، بەسەوەی بەم دواییە جارێکی تر جەنابی مامۆستا هەوڵی داوە بۆ دیداری جەنابی کاک بافڵ و جەنابی کاک مەسعودش بۆەوەیە ئامادەکاری کراوە. بەڵێ ماوە مۆعیدەکە دیاری بکرێەوە، شوێنەکە دیاری بکرێەوە، ئەجەندای کۆبوونەوەکە دیاری بکرێ، چکە ئێمە پێمان وابێ ئەم جارە دەبێت کۆبوونەوەیەک بکەین دەرئەنجامی هەبێ، نامانوێت کۆبوونەوەیەک بکەین ئەنجامی باشی نەبێ. بە ئومێدیەوە دەڕۆینە کۆبوونەوەکە کە ئەنجامێکی باشی هەبێ و هەوڵی خێری باش هەیە بۆ ڕێخستنی کۆبوونەوەکە لە داهاتوویەکی دەتوانم برێم هەفتەی داهاتوو دە ڕۆژی داهاتوو ئینشاءڵڵا بە ئەنجام دەگا و کۆبوونەوەی ئەم
سەرکردە سیاسیانە ئەنجام دەدرێت و دوای ئەوەش کۆبوونەوەی جەنابی کاک مەسعود و جەنابی کاک باڵ و جەنابی مام سەلاحەدینیش ئەنجام دەدرێت ئینشاءالله. باشە کاک ڕێباز پێشتریش وەکو دەزانین ئەمینداری یەکگرتو مامۆستا سەلاحەدین بادین ئەم هەوڵانی خستە بۆ گەڕ و تقریبەن مانگێکیشی بەسەرداچوو یعنی هەوڵەکان بێ ئاکام بوون و نەتیجەی نەبوو ئەگەر وا بڵین ئومێدتان وایە ئەم جارە جیاواز دەبێت زانی کاکڕام کۆ هەندێک جار هەندێک خەڵکی دەوروبەر عاملی خێر نینە ئێمە ئومێد دەکەین ئەوانیش لەو من بەرەوە ژیان لە دەنجی من بی هەمویان عاملی خێر بن هەندێک جار خەڵکی توان برێم بیرکردنەوەی باش نەبێ یا ئەوە نەبێت کە خێر و بێری هەرێمی کوردستانیان بووێ ڕەنگە دەوری سلبی ببینن ئێمە داوایان لەکەین هەموو لایەک دەوری ئیجابی ببینن بۆ ئەوەی کۆبنەوەکە بە ئەنجام بگا و هەرێمی کوردستان لەم چەق بەستویە دەربچێت چکایە تۆ گەسەیری تەقدیری زروفەکە بکەیت زروفی ئیقلیمی و هەروە زروفی نێودەوڵەتی و هاتنی سەرۆک ترەمپ بۆ کۆبوونەواتی نێتۆ و ئەوانە هەمووی کاریگەریان هەیە لەسەر عێراق و لەسەر هەرێمی کوردستان بۆیە باشترین شت ئەوەیە ئێمە هیچ خاڵی لاواز نەدەینە دەست هیچ لایەک هەرێمی کوردستان بە شکۆ و شکۆمەندیەوە بەهێزەوە بە حکوومەت و پەرلەمانێکی سەرکەوتووە بتوانین ئەرکەکانی خۆمان جێبەجێ بکەن چکامە بزانە مشکلەی گرنجیشمان لەوە زیاتر هەیە کە ئێمە هەرێمێکین دەستورمان نییە بە پێی مادەی 120 دەستوری عێراقی ئێمە بۆمان هەیە کە هەرێمی کوردستان دەستورێکی هەبی بۆ بەڕێوەبردننی خۆی کە وەکو عقدێکی ئیجتیماعی سیاسی بۆ پارێزگاریکردن لە بینی هەموو پێکاتەکان و هەموو عەزاب و کۆمەلگای کوردی و ببێتە فاکتەرێکی گرنگ بۆ بەڕێوەچوون چکامە تەنزیمی عایاتی ینی ژیانی خەڵک و تاک و حکوومەت و حزبەکان و هەڵبژاردن و هەموو لایەک دەکا بۆیە ئێمە کاری ئانی داهاتووی پەرلەمان ئەوەیە کە هەرێمی کوردستان دەستورمان هەبێ و تەقدیری ئەم زروفە نێودەوڵەتی و ئیقلیمیش بکرێ بۆ ئەوەی بگەینە دەرەنجامێکی باش دەبێ هەر لایەکمان کەمتەرخە بین بەرامبەر مێژوو ڕوبەڕووی بەرپرسیارەتی دەبینەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەم سۆنگەیەوە هیچ دەست پێشخەریەکی ڕەت نەکردوێتەوە و ئامادەی پیشانداوە بۆ گفتوگۆکان بەردەوام بین و ئەم کۆبوونەوەی ئینشاءڵڵا بگەینە ئەنجام. کاک ڕێبازوت دەندێک کەس دیارە قسەی خێران نەکردەوە بۆیە کۆبوونەوەکان ئەنجامیان نەبوو بە تایبەت دەست پێشخەرێکی مامۆستا سەلاحەدین بادی بەستۆ زۆر مەچۆ ناوردەکاری ناوم لێ بپرسی برێەوە چێ ئەو شتانەی کردووە باشە بەرەوەی بۆ من نابێ برێم بەس دیارە ئازانم هەندێکیان عاملی خێر نینە و نانەوێ هەندێک جار شت بە ئەنجام بگا ئێمە تکان لێەکەین کە ئەمڕۆ سەیری ژیان و گوزەرانی خەڵک بکەن سەیری مێژوو بکەن سەیری ئەوە بکەن کە ئەمڕۆ دنیای بەڕێوەچوون چۆنە دەستی دەرەکین یا دەستی ناوخۆن یا خەڵکی ناوخۆن یا خەڵکن لە هەردوو لایە کاک ڕامکۆ هەردوو لایە ئەنە حەز ناکەن حکومەت پێک بێ وەکێتی پارتی ڕێک بن خۆتە زانی ینی کە هەندێک کەس دەوری ئیزابی نەبینی حتمەن خراپ دەکەوێت باشە ینی گەشتون بۆی کەیتر گوێ لەو قسەی شەڕانە نەگرن کە دەکرێت نێوان یەکێتی پارتیدا کێشە بچووکەکان گەوراکەنەوە تێوەڵی دەزانی کاکە ڕامکۆگە تۆ خۆت پیاوێکی ڕاگەیەنکاری و ئەم برایانەی کە ئێستا سەیری ئێمەش دەکەن لە دەوریان لە ڕاگەیاندنەیە تو هەندێک کەس دەبینی بەم عمرە هەڵکشانەی سەروی 6 ساڵەوە هەندێک قسەی نامەسئولانە بکەی بەداخەوە ینی من پێم وایە ئەوانەی کە ئەزممویان هەیە تەمەنیان هەیە مێژوویەک دەزانن و دەزانن لە ئەنجامی ئەم ناکۆچانە هیچ دەرەنجامێکمان دەست نەکەوتووە لەو ناخۆشیانە لە شەڕ لە هەرواژ و شێوی پەیوەندەکانمان خراپ بووە هەر زیانمان کردووە بۆ تۆ دەچیەوە سەر شتێکە زیانت کردووە دەبێتەوە دەرس وەرگری و بە عقلانی و منطقەوە هەڵسوکەوت بکەی بۆ ئەوەی بگەینە دەرەنجامێکی باش بۆیە بۆ ئەوانەی کە قسەی خراپ دەکەن ئەوانەی کە عاملی خێر نینە و عاملی چاکەکارە نینە ئێمە داوایان لێکەین کە سەیری زروفی هەرێمی کوردستان بکەن سەیری معیشەت بکەن معنی معیشەتی خەڵک خزمەت گوزاریەکان حکوومەت تاخیر بوون فەراغی یاسایی ئێوانە هەمووی مەسئولیاتە بزار لەسەر شانی ئێمە و پارتی لەسەر هەردوو لامان باشە کاک ڕێباز ئەوەی دەیڵێن هەندێک لەو کەسانە ئەمە سیاسەتی حیزبەکانیانە یان لە خۆم قسانە دەکەن ئەگەر سیاسەتی حیزبەکانیان نییە خۆ ئەو مدە دوور و درێژەش ینی حکومەت پێکدا لانی کەم بەرپرسە باڵاکان لە ئاستی سەرەوە
جوڵەیەکیان دەکرد و دەیان سەلمان کامە قسەی هەندێک لە بەرپرسانیانە نەک ڕای فەرمی حیزبەکە. وەڵە بە دڵنیایی خۆی ئێمە هەمومان لە ناو حزبەکان هەمومان وەکو یەک بیر ناکەینەوە، ئێمە خۆ ناو یەکێتیش هەمومان وەکو یەک بیر ناکەینەوە، بەڵام ئێمە ئێستا وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجامی کۆگرەی پێنجەم یەکو یەکگرتووەکی بەهێز لە نێوانماندا هەیەوە جەنابی سەرۆک پافڵ کە قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکا و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی ئۆرگانەکانمان ئێمە هەمومان یەک ڕێی و یەک گوتارمان هەیەەوە و من ئەوەش لە برایانی پارتی دموکراتی کوردستانیش دەبینم بە سەندێک جار دەبینی ئەشخاص دەوری باش ناجێڕن. ئێمە داوا لێکەین و تکان لێکەین کە بە مەسئولیەتی مێژوویەوە سەیری بارودۆخەکە بکەن، بۆیە بارودۆخەکە باش نییە و دەبێت تەجروبەی ڕۆژ ئاوا لە بەرچاو بگرین کە چۆن بوو، دەبێت ئێمە دۆخی عێراقیش لە بەرچاو بگرین. عێراقی ساڵی 2005 نییە، عێراقی 2010 نییە، ستا عێراقی ساڵی 2006 و دەوڵەتە ڕئیس الوزەرا عەلی زەیدی لەسەر ساحەکەیە و بەرنامە و پلانیان هەیە و لەگەر ئەوەن کە هەرێمی کوردستانیش هەرێمێکی بەهێز بێ، خاوەنی دەستور و دەستگا شەرعیەکانی خۆی بێ، حکوومەتی خۆی بێ، چونکە کوردستانێکی بەهێزیش بۆ عێراقێکی بەهێز باشە و هەوڵبایەک باشەوە. ئەگە سەیری نوێنەرایەتی ڕئیس ترەمپ بکەی کە بەڕێستۆم باراک لە عێراقاوە ئەویش دەوری هەیە لەسەر ئەوەی کە هێواش عێراق ببێتە موئەسەسات و بەرەو پێشەوە بڕواوە مافی هەرێمی کوردستانیش پارێزراو بێ. ئەگەر ئێمە ئەم برایانەی ئەگەر باش بیر نەکەنەوە، ئێمە هەر خاڵی لاواز بدەین بەدەست عێراقا، ڕەنگە لە داهاتوودا زەرەر بکەین. ئێمەش یعنی دەرس وەرگرین. بۆچی زەرەر بکەین؟ بۆچی یەک و یەکگرتو نەبین؟ خیتابێکی موحەدمان نەبێ، بە یەک خیتابی سیاسی معاملە لەگەر حکوومەتی اتحادی نەکەین، دەستکەوتەکانمان نەپارێزین، بەرهەمی خوێنی شەیدەکانمان نەپارێزین و حکوومەتی خۆمان لەم قۆناغە بەرە و پێشەوە ببین و بیگەینە ئەنجامێکی باش. ئەوە کارە باشەکەیە و خەڵک دەستخۆشی لەوە دەکا و خەرج لەگەر ئەمن و ئیستیقرارە و خەرج لەگەر مەعیشەتە. تۆ تاچێک تەمەشاکەی مامۆستایەکی خوێندنگایەک بێ، هەر وەز دەرەجەیەکی وەزیفی بێ کە موچەکەی دوا دەکەوێ ڕوبەڕووی گرفتی ماڵ و منداڵی خۆی و مەعیشەتی خۆی دەبتەوە. خەدەمات و خزمەت گوزاریەکانی تر هەمویان ئەوە مەسئولیاتە لەسەر شانی کیانە سیاسیەکان. بۆیە ئێمە پێمان وا بێ بەم مەسئولیەتەوە بڕۆینە پێشەوە، دەرەنجامێکی باشی دەبێت. ئەوە من متەفائیلم و دەبینم ئەم کۆبوونەوەی ئەو جارەی ئەنجامێکی باشی دەبێت. باشە کاک ڕێباز، وەکو دەڵێ بە پێش نەکەوین نقڵانی ئەوە لێبین، بەڵام پێشتر بۆ نمونەیەکێتی نیشتیمانی کوردستان وەکو 23 کورسی و وەکو بەشێک لە سەحاخی خۆی مامەڵەی دەکرد، ینی بەڵام ئێستا جیاواسێر بۆ نمونە باز لە پۆستی سەرۆکوەزیران دەکرێت، باز لە پۆستە باڵەکان هەرێمی کوردستان دەکرێت کە وەکو دەڵێ 50/50 دەبێت دابش بکرێت. ینی ئەو بکێتی وا دەڵێ لەگەڵ هاوپەیمانەکەینەوەی نوێ دەڵێ دەبێت و نەعادالەتیە نەمێنێ. ئەوە دەڵێن چی لەسەر ئەمە؟ ئێمە ئەوەلەن تعریفەکەمان کرد، هیچ مانعێکی قانونی لە بەردەمی هاوپەیمانی نییە. ئەوە هاوپەیمانی ئێمەش لە دژی نەپارتینە، هیچ کیانێکی سیاسی نییە. هاوپەیمانی تێکە لە بینی دوو کیانی سیاسی، دوو لیستی براوەی پەرلەمان. ئێستا ئێمە 39 کورسیمان هەیە و بە 39 کورسی کە کورسی دەبێتە معیار بۆ دروستکردنی حکوومەت، کە تۆ 39 کورسیت هەیە داخوازیەکانت ئاستی بەرزتر دەبێتەوە. ئێمە بەر لەوەش واقعیانە هیچ ڕۆژێک نەمانویستە پێم وابی برادرانی پارتی دموکراتی کوردستانیش نابێ بە حسابی کورسی لەگەر یەک بجوولێنەوە. من پێم وابی ئێمە هەردوو لامان ئیتفاق بکەین بەو واقعی حاڵەی لە هەرێمی کوردستان هەیە باشترە. خۆ ئەگە معیار کورسی بێ باەکێک بێ 50 زائیدیەکیش تەواو بکە، بەڵام ئایا واقعی حاڵی کوردستانەوە هەڵدەگری؟ هەڵی ناگری. بۆیە باشترین و منطقترین و گونجاوترین پرس ئەوەیە بین ڕێککەوین لەسەر نەوعیەتی حکومڕانی، لەسەر کابینەکە، لەسەر تەشکیلەکە، لەسەر پۆستەکان بە پێی ئیستحقاقاتی خۆمانی هەڵبژاردن. هەردوو لامان ئەوە باشترین شتە و ئەوە گونجاوترین شتە و ئەوە دەرەنجامێکی باشی دەبێت. بۆ نمونە ئەگەر ئێمە کورسیمان کەم بوو و یاخود پارتی دموکراتی کوردستان کورسی کەم بوو، خۆ تۆزانی سنووری جوگرافی و تەقسیماتی هەرێمی کوردستان بە واقعی و حاڵەی جوگرافیە، سەربازیە، ئیداریە هەیە
هەر ناگەینە دەرەنجام بۆیە باشترین شت ڕێککەوتنە. باشە یعنی تۆ ومێدی خێرە بۆ دانیشتە هەیە کە وا دەکەی دیاری نەکراوە نییە کاگرێباس پیزانەرەکانی وادەی بەتاکیدا من بەتاکیدا من متەفاعیلم و ئەوەندەی ئاگاشم لێ خێر دەبێ ئینشاءالله. دەگا بە کاراکردنەوەی پەرلەمان پێگەێنانی حکومەت چونکە ئێستا وڵەیە بۆ ئەوەی کە ئەم پەرلەمانە بە هەڵوەشاوە حساب بکرێ و هەڵبژاردن بکرێتەوە و زانی خۆی بدەتەکە درێژەی کێشایە دوای هەڵبژاردن کە نەگەیشتینە ئەنجام درێژەی کێشایەوە نەخەڵک پێی خۆشە نە ئێمە حەزبەکان پێمان خۆشە نە ئەم فەراغە یاساییە بۆتە خاڵێکی لاواز لە بەرامبەر حکوومەتی اتحادی و لە بەرامبەر کیانە سیاسیە عەرەبیە شیعی سونیەکان ئەوان دەرێن کورت پێک نایە یعنی ئەمە خاڵێکی لاوازە بۆیە ئێمە هەمومان دەبێ پەلە بکەین و ئەوەی ئێستا هەیە من زارش تریش داوا دەکەم هەموو لایەک هاریکار بن و وتاری ئیجابی قسەی لەسەر بکەن و بەو بە مەسئولیەتەوە سەیری دۆخەکەکەن بۆی بگەینە ئەنجام بۆی هەوڵی خێرەکان شکست نهێنی چکە چەند شکست بێنی و چەند تاخیرتربی لە زیانی قەزیەکە نییە و لە زیانی خەڵکی هەرێمی کوردستان و هەموو کیانە سیاسیەکان تەواو دەبێت. سپاس دەکەم سپاس کاک ڕێباز بەرکۆتی سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان بە هیوایەوەی کە جاری ئایندە بەرناممان کردەوە پێکەوە کاک ڕێبازتر باز لەوە نەکەین بڵێم بۆ ڕێک ناکەون بڵێم ئاها یەکێتی ئەوەندەی لە حکومەت هەیە مەسەلەن کورە کاکە ئەم برادرانەی خۆمان کە باسمان کرد بە هەردوو لا دەبێر کاکە عاملی خێر بن ئینشاءالله بۆی بگەینە ئەنجام ئینشاءالله ئینشاءالله ئەو جارە من ومێدم زۆرەکە بگەینە ئەنجام. سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان زۆر بەڕێز کاک ڕێباز بەرکۆتی زۆر سپاس کاکرامکۆ زۆر سپاس سپاس بۆ جەنابت و بۆ ستاف و بۆ کورسات نیوز زۆر سپاس.